سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقێکی دیکە لە بەرنامەی بەشدارانی شۆڕشی ژینا دەدوێن بە میوانداری بەڕێز کاک ئاکۆ معروفی ئازەر تەمەەن 30 ساڵی خەڵکی شاری سەردەشت و لە بریندارانی شۆڕشی ژینا. هیوادارمە بەرنمەیە تا کۆتایی ببین و کاک ئاکۆم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونت. سڵاو ڕێز زۆر سپاس زۆر مەمنون سڵاو لە خۆتان و لە بینەران و لە خانەوادەی لە بنەماڵەی شەهیدان و برینداران و دادخوازان. سپاس بۆ ئامادەبوونت. کاک ئاکۆ پێم باشە کورتکراوەیەک لە ژیانی خۆتان و بەشداریتان لە شۆڕشی ژینا بۆ ئێمە و بینەرانمان باس بکەن. من ئاکۆ معروفی ئازەر 30 ساڵە لە شاری سەردەشتم کە لە ساڵی 1401 لە شەقامەکان وێگڕای خەڵکی لە شەقامەکان هاتوومە دەرێ و هاواری ژن ژیان ئازادیم کردووە بۆ ژین بۆ ژینەوە بۆ ئازادی ژن و بۆ مافی ژن تێم کۆشاوە هەروەکو خەڵکی بەوێر و ژنانی بەوێری وڵاتەکەمان. وەسقی من ئێستا چاوم بینایی نەماوە و 3 ساڵمە کە شەبەکەی چاوێنێکم کردووە. ئێستا لە پشتاوی من یعنی لە مێشکمدایە کە دکتورەکان کویانە دەرهێنانەوەیان زەحمەتە. ئێستا دەرمانی چاوی من بەردەوامە و دەمانگی داهاتوودا عملیاتێکی تازەم هەیە بۆ دەرکێشانەوەی ڕۆنی سیلیکۆنی چاوم کە شەبەکەی چاومی پێڕەوەستە. بەڵێ کاک ئاکۆ ئەوە لە ڕۆژهەڵاتی ئێران هیچ دەرمانێکی پێویست یامەوەی کە سەردانی دەرمانگا شتتان نەکردووە کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئازێت و ئازار بکرێن؟ بەڵێ من تقریبی 2 عملیاتم لە ئێران کردووە و دوای ماوەیەکی کە عملیاتی من تەوا بوو هەجار لە ئیدارەی ئیتلاعات تەماس تەلیفۆنی زۆرم هەبوو و منیش خۆم شاردەوە بە ماوەیەکی زۆر و دوای توانیم کە دێمە بۆ کوردستانی عراق لە کوردستانی عراقی بە حکومەتی تیمێکی مۆنیخ سێرسەوە توانیم بێمە دەرەوەی وڵات. بەڵێ کاک ئاکۆ هەروەکو خۆتانە ئاگادارن کۆماری ئیسلامی لە تەمەنی 46 ساڵەی ڕابردوویە کوشاری بۆ سەر ئازادی خوازان بنەماڵەی زیندانیانی سیاسی بنەماڵەی گیان بەختکردوانی شۆڕش لە ڕۆژهەڵاتی کوردستان کوشارەکانی ڕۆژ بە ڕۆژ زیاتر کردووە بەتایبەت دوای شۆڕشی ژینا بنەماڵەی گیان بەختکردوانی زۆر ئەزیەت و ئازار داوە دەست بەسەر کردووە زیندانی کردووە ئەشکەنجەی کردوون ڕۆژانە هێرشی کروسە سەریان. پێتان وایە هەدەفی کۆماری ئیسلامی یا ئامانجی کۆماری ئیسلامی لەم کردەوە ناشایستانەی چییە؟ بەڕای من بەڵکو نەکرد بەڕای من ئەگەر چاو بە مێژوو دابێنینەوە لە تەواوی دنیا دەسەڵاتدارەکان و حکوومەتەکان زەمانێک لە لایەنگری خەڵکەکەیان لە دەست دەدەن و دەبن بە دوو باشکە خەڵکەکە لە پشخۆی نا لە بەرامبەر خۆی دەبینێ وەکو لەنگەرگاهێک بۆ قایم ڕاگرتنی خۆی دەست دەکا بە ترساندن و کوشتن و فقیرکردنی خەڵکەکەی لە بواری فەرهەنگی و دەسەڵات و اقتصادیەوە. بە زمانی کوردی خۆمان دەوڵەتی جمهوری ئیسلامی دەگۆمێکدایە دەست و لاق لێ دەدا نەخنکێ دەیهێڵە خەڵکەکە قمکا بوو ئەوەی بۆ خۆی بێتەوە سەرێ. ئەما دیسان بە چاو پێداهێنانەوە بە مێژوودا دەزانین ئەو دەست و لاق لێدانەی دەوڵەتەکەن ڕۆژەکان ئاخری هەر کمبوونە و لە ناوچنە کەوایە ڕاستە ئێستا جمهوری ئیسلامی خەڵکەکەی دەکوژێ و زیندانی دەکا و بریندار دەکا و دەترسێنێ بەڵام خەڵکەکەش چاوی کراوەتەوە وەزانیوێتی کە ئەگەر بترسێ یعنی ڕازیبوون بەو زۆڵم و زۆریەی دەوڵەتی جمهوری ئیسلامی یعنی ڕازیبوون بە جیران و بریندار بوون و ئیعدام و شەیدکردنی زۆرتری خوشک و برایان و منداڵانی کە لە داهاتوودا. بەڕای من خەڵک نەترساوە و
ئەو شۆڕشەش هەروە بەردەوامە. یانە کاریگەریەکانی ئەوەی کە کۆماری ئیسلامی هەڵدەدات بنەماڵەکان دەست بەسەرکە هیچ کاریگەریەکی نییە لەسەر ئەو ئامانجە سەرەکیە کە خەڵکی شۆڕشگەی ڕێران و بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان هەیەی. جمهوری ئیسلامی فقط لەبەر خاتری ئەوەیە کە بۆ خۆی ترسێکی گیانی کەوتووە و دەزانێت کە ئاخری ڕێگایەتی و دەزانێت کە لەوە زیاتر ناتوانێت درێژە بدا بە حکوومەتەی خەریکە خەڵکەکە لە پێرچاوی یەکتر، ینی وا باشترە بڵێن تورکەکە لە پێرچاوی کوردەکە لە پێرچاوی بەلوچەکە ئاوا خەریکە تەفرەقە داوێتە بینیان و خەریکە بۆی کە خۆی لەو باتڵاغی کەکەوتووە نەجاتی بکات. کە ئێمە دەزانین بە دەست بەسەرکردن و بە گیانکێشان و بە برینداربوون و بەوانە دەوڵەتی جمهوری ئیسلامی ناتوانێت ڕاحەت بگوزارێ و ڕاحەت دەرچێت لەو مەوزوعی کە هاتوۆتە پێشێ و هەموو دنیا دەزانێت کە جمهوری ئیسلامی چ دیکتاتۆرێک. بەڵێ کاگاکۆ هەروەکو خۆشتان ئاماژتان پێکرد کۆماری ئیسلامی ناتوانێت بەو هەوڵانەی کە هەیەتی خەڵک لەو ویستەی کە هەیەە 46 ساڵە خەباتەکەن دژبەن وڵاتە دژبەن دەسەڵاتدارانە پاشەکشە پێ بکات. ئێستا خۆشتان ئاگادارن دوای شۆڕشی ژینە و هەروەکو خۆشتان ئاماژەتان پێکرد بەردەوام بوونی ئەم شۆڕشە کۆماری ئیسلامی هەوڵی دەست بەسەرکردن و دەرکردنی حکمی ئەدامی بۆ چالاکانی سیاسی چالاکانی مەدەنی بەتایبەت ژنان دەرکردووە. نمونەی ئاخریی پەخشان عزیزی وریشە مڕادی بوو. بەڕای ئێوە هۆکاری چییە کە کۆماری ئیسلامی ئەوەندە لە ژنان دەترسێ و ئاوا حکمی لە سێدارەدان بۆ کەسانێکی هەتا چالاکی مەدەنی دەردەکات؟ هەروەکو لە وەڵامەکەی پرسیاری پێشودا وتم دەوڵەت بۆ خۆی ترساوە لە سەر هەڵدانەوەی ئەو شۆڕشە، بۆیە بە ترساندن و خێنڕشتن دەیهەوێ بە پێشی پێ بگرێت و خەڵکەکە بێدەنگ کاتەوە. باش هەر نیشانەی زیندوبوونی ئەو شۆڕشەیە. بەڕای من ئەو شۆڕشە دەستپێکردنەکەی ژن بوو و بەڕێوەبەرایەتەکەشی هەر ژن بوو و ئەمە دەتوانین کە بڵێن ژن نەخشێکی زۆر 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 مهمی هەبوو لە شۆڕشەکەی 1401 شۆڕشی ژینە و بەڕای من ئەوەیە کە ئێستا زۆرتر ژن لە بەرچاوە و دەیانهەوێت بە ترساندنی ژنە بەوێرەکانی ئێران بە ترساندنی ئەو ژنە بوێرانە بە مەسەلەن نمونەیەکی وەکو پەخشانی عەزیزی و وەریشە مرادی بکاتە نمونە بۆ ئەوەی کە ژنەکانی دیکە بترسێن و دووبارە نەگەڕانەوە بە شەقامەکە. بەڵێ کاگاکۆ سپاس بۆ ئامادەبوونە. دیارەکە ئێوە لە شوێنێک و ناتوانن زۆرتر لەمە ئیدامە بە بەرنامەکەمان بین. سپاس کە بەشدار بووی لەم بەرنامە. پێم باشە خۆتان پەیامی خۆتان وەکو کەسێک کە لە شۆڕشی ژینا بریندار بوون دەور و نەخشتان بۆ لەو شۆڕشە و ئێستا لە دەرەوەی وڵات بە ناچار دەژین ئەوەی کە کۆماری ئیسلامی گوشاری خستوتە سەر خۆتان و بنەماڵەکانتان پێم باشە پەیامێک ڕوو بە خەڵک بەتایبەت لاوانێک کە وەکو ئێوە لەو شۆڕشە بەشدار بوون بگەیەنن. فەرموو. بەڵێ داوای من ئەوەیە کە لە حکوومەتێک کە پێشتر دەسەڵاتی هەبووە و ئێستا هیچ دەسەڵاتێکی نەماوە نەتەرسیان و وەکو هەمیشە بەخسوس خەڵکی کوردستان هەر ئاوە بە شەڕەف و بەوێر بڕاتە نێو شەقامەکان و لە شەقامەکاندا لەبیریان نەچێتەوە کە کوردستان چەندی شەهید داوە، چەندی بریندار داوە، چەندە دایکەکانمان دڵیان سوتاوە و جەرگیان سوتاوە. بوێر بن و تەعکیدم کە
هەموو شتێک بۆ کوردستانی ڕۆژهەڵات و هەموو شتێک بۆ خەڵکی بوێری ڕۆژهەڵات باشتر. بەڵێ سپاس کاکاکەوە بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. سپاس کە جارێکی تر بەشدار بووی. ماندوو نەبی. زۆر سپاس. ماندوو نەبی. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەوی، زۆر سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بوون. ئەم بەرنامەیە لەگەڵ کاک ئاکۆ معروفیات زەر تەمەەن 30 ساڵ خەڵکی شاری سەردەشت بووە لە بریندارانی شۆڕشیژی نەبوو کە هیوادارم جێگەی سود و ڕەزامەندیەوەی خۆشەویست بێ. تا بەرنامەیەکی تر و بەرنامەیەکی تری بەشدارانی شۆڕش هەر بژین بە شادی و بەختەوەری ماڵەوە. ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و چە خوێناو یەکەی بەربەت بوو بە ئاڵای هاواری سوود باڵات بوو باڵێنی شەندەر شکاندی شەقڵی چی سنوور تۆ ژنژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و تۆ ژنژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و